کاتتان باش بینەرانی عزیزی پێشەنگ TV. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێم وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لا دوو تەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا تاوتوێی کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین، پاشان بە گشتی قسە و باسێک سەبارەت بە دۆخی ئێستای کوردستان و عێراق دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لەگەڵمان بن. بەڵێ بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری بەرنامەی ئەمڕۆمان تاوتوێکردنی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەمڕۆ بەکار بوو. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ تایر حەسەن. تایر حەسەن، ئێوارت باش و سپاس کە توانیت لەگەڵمان بەشدار بیت. ئێواری ئێوە و بیستەران و بینەرانی پێشەنگ TV باش زۆر سپاس. ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێنجەم کۆنگرەی خۆی بەست. باسییان لەوە کرد ئەم کۆنگرێ پێشوەخت ئەنجام درراوە. ئەمە مانای زیندووبوونی ئەو حیزبەیە و هەروەها دروشمی کۆنگرەکەش بریتی بوو لە نوێگەری لە کاردا کۆدەنگی لە بڕیاردا. ئەم دروشمە و ئەم زیندوو ڕاگررتنەی بەو دەلیلی کە پێشوەخت ئەنجام درراوە ئێوە چۆنی دەبینن؟ بە بڕای من پێشەوەی کە من بڵێم چۆنیە بینم هەموو کادرانی بەتایبەت ئەوانەی کە لە ئەدای و لە دەستێوەردانی بافڵت جەلال تاڵەبانی ناڕەحەتن و لە کردەوەکانی ناڕەحەتن لە سیاسەتی لە دەستدرێژیکردنی بۆ هەموو مەیدانەکان لە پێشێلکردنی پەیڕەوی ناوخۆی یەکێتی بە هەر حاڵ لە فەردیەت و تاگڕەوی لە هەر جۆرە بڕیارێکا کە خۆی پێی خۆش بێ بیکە هەمووانە نیشانەدەن کە ئەمە کۆنگرە نییە، ئەمە ئەوەی کاڵێن یەک ریزی یا یەک دەستی، یعنی کۆکردنەوەی ئەو کەسانەی کە لەژێر خانەوادەی ماڵی جەلال تاڵەبانیە بن و هی بۆ بکەن و بە هیچ شێوەیەک مخالەفەت نەکەن بە هیچ جۆرە سیاسەتێکی ماڵی جەلال تاڵەبانی. و ئەم کۆنگرێ ئەم بڵێن ئەم کۆبوونەوەی کە زۆرتر سەکۆیەک و ئەحزابی شیعە و سوننە و چوزان ئەمانە بێن قسەی خۆیان بکەن پیرۆزبایی بکەن و ئەوانە وە زۆرتر پاکتاوکردنی یەکێتیە و کۆکردنەوەیەتی لە دەوری عایلی جەلال تاڵەبانی. تەنانەت ئینتیخاباتی تیانە کراوە و تەمەلا بەخیاڵێنە ئینتیخابات کراوە نە ئامادەکاری سیاسی بۆ کراوە لە ماوەیەکی زۆر کەما بڕیاردرا حیزبێکی وەکو یەکێتی کۆنگرەی پێنجەمی خۆی بەسێ. بۆیە کۆنگرە نییە بە معنای کۆنگرێ حیزبێکی سیاسی، زۆرتر تەصفیه حسابە لەگەڵ کۆمەڵێک لەو کەسانەی کە هەن و تەنانەت ئینتیخابات نەکراوە بۆی کە بۆ سەرکردایەتی بەڵکو کەس دیاری کراوە، ینی کەسان دیاری کراون کەیتر ینی نەتیجەی کۆبوونەوەکە و نەتیجەی ئەم شتێک کە نایێنن کۆنگرەکە لەو پێشتر داڕێژرا و سیناریۆیە کە دروستیان کردووە بۆی کە شەرعیەتیان بابڵێت قانونیەت بن بەو دەستەیە کە بەتەمان لە دوای ئەم کۆنگرێ لە دوای ئەوە دایبنێن. ئەجینە تۆ تماشاکە یعنی یەکێتیەک بەم هەموو قەیرانەکەی لەگەڵی بەرەوڕوە. جمهوری ئیسلامی دەسیناوەتە بینەقاقای، دەوڵەتی تورکیا دەسیناوەتە بینەقاقای، لە خراپترین ئاستی و پەیوەندیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان، لە خراپترین پەیوەندی هەر پەیوەندی ئەسڵن نییە بە خەڵکی کوردستان و بەو ناوچەیەوە کە دەسەڵاتی بەدەستەوەیە، لە خراپترین پەیوەندیە لەگەڵ بەغدا. تۆ سێری ئەو سوخەڕانیە بکە کە بافڵ جەلال تاڵەبانی کردی، شیعاردان و قسەی پڕۆپوت و واکەین واکەین واکەین، قسەیە کە مناڵ تااقەتی نییە مناڵیش گوێی لێ بگێ. یعنی حیزبێک لەگەڵ ئەم هەموو قەیران و کێشەیە بەرەوڕوو بێ دەبێ قسەی ئیفتیتاحی کۆنگرەکەی بەم شێوە بێ کە من گوێم لێگرت بڕوا بکە نەمەزانی کە ئەو خەڵکانە دانیشتون چەپڵە بێن. ئەمە بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان فقط بە پارە و بە ئیعلام بە پارە و بە دەسەڵاتی سەربازی ماوە. یعنی ئەو دوودانەی لێوەرگیتەوە یەک نەفەریتیان نامێنێ، هیچ شتێکی تیان نییە، فقط بە پارە و بەهێزی چەک ماوەتەوە ئەم مانەوەی خۆی ڕاگرتووە. حیزبێکی سیاسیش ناتوانێت هەتا سەر بە پارە و بەچەک بمێنێتەوە، بە پارە و بەچەک بتوانێت خۆی نوێ بکاتەوە، بە پارە و بەچەک بتوانێت پەیوەندی لەگەڵ خەڵکە جاریچکە دروست کاتەوە. ئەمڕۆ بەسبینێ بسپێرن ناتوانێت یەکێتی کولی بزوتنەوەی کوردایەتی لەگەڵ قەیرانێکی خنکێنەر بەڕەوڕون
ئەم قەیرانە سەرچاوی نەگرتووەنەوەی جەماعەتێ لە نێو پارتی یەکێتیان ناڕازی یا ئیتفاقی ئەمریکا مەلا بەختیارە لە ئیتفاقی استراتیژیان لەگەڵ پارتی هەبوو سەوە ئیتفاقیە نەماوە نەخێر شتەکەس بارگراوندی کێشە و قەیرانی بزوتنەوەی کوردایەتی زۆر لەوە گەورەترە کە ئەگەر بکرێ ئەتوانین لەم چاوپێکەوتنیان لەسەری قسە بکەین. بەڵێ ئاماژەتان بە مەلا بەختیاردا کە دوو ڕۆژبەر لە ئێستا گرتە ڤیددیۆیەکی بڵاو کردەوە و باسی لەوە کرد کە بەشداری لە کۆنگرەی یەکێتی داناکە و لە چەند ڕۆ نیگەرانی دەربڕی و ئەوەی کە ئێستا یەکێتیەکەی جاران نەماوە و لانی کەمی ئازادی تێدا نەماوە. ئێوە پێشتر لەسەرەوە قسەتان کردووە کە ئەو هێشتا ئەندامی بەرژەوەندی پاراستنی باڵای یەکێتیە. دیار نییە دوای هەوەندە و پۆستەدا دەمێنێتەوە یان نا، بەڵام ئەم قسانەی کە ئاوها بە ڕاشکاوانە ڕەخرێت لە حیزبەکەی دەگرێت چی ئەگەێنێت لە ڕوانگی ئێوە؟ مەلا بەختیار فقط لەوە ناڕازیە کە دەسەڵاتەکانی لێسەنراوەتەوە ئەجینا ئەوەی کە پەیوەندی بە ژیانی خەوتەوە هەبێ بە موچەوە هەبێ بە پەیوەندی بە ئازادی سیاسیەوە هەبێ ئەوەی کە پەیوەندی بە کرێکار و زەحمەت چێشەوە هەبێ ئەوەی کە پەیوەندی بە مافەکانی ژنانەوە هەبێ ئەوەی کە پەیوەندی بە تەربیە و تعلیم و خوێندنێکی مۆدێرنەوە هەبێ ئەوەی کە پەیوەندی بە پاراستنی کەرامەتی خەڵکی کوردستانەوە هەبێ هیچی ئەمانە نییە فقط ئەوەیە کە دەسەڵاتەکانی لێسەنراوەتەوە و بە زۆر دەسەڵاتەکانی لێسەنراوەتەوە ئەو کۆمەڵە کەسانێکی کە بە قەولی خۆی شۆڕژێر مێژوویەکی دوور و درێژیان هەیە کەناری گیری کراون تەواوی نیگەرانیەکانی جا بۆ ئەمە شت باز دەکات بۆ ئەمە ش دەهێنێتەوە بۆ ئەمە قسە ئەکا ئەمانە نایخوا مەلا بەختیاریشە لە سەرکردایەتی و حیزبەیە عزوێکی عادی نییە بۆیە لە 30 ساڵی ڕابردووە خۆ ئەمە هەمووی 2 ساڵە بافولجەڵات تاالبانی دەسەڵاتی گرتو بە سەرێکێتیە ئەی 28 ساڵ 29 ساڵی ڕابردووی یەکێتی نیشتیمانی لە شەڕی ناوخۆتان لە دزی لە تاڵانی لە کوشتن لە زیندان لە قەتڵی ژنان لە پێشەرکردنی ئازادی سیاسی لە تەقەکردن لە کۆمونیستەکان لە پێشەرکردنی لە تەقەکردن لە خۆپیشاندەران ئەی ئەمانە ئەی ئەو قەڵشتە چینایەتی کە لە چەند ساڵی ڕابردوو لە دژێر دەسەڵاتی ئێوە لە نێو کۆمەلگایە دروست بووە ئەی ئەمانە ئەی مافەکانی مناڵان ئەی چارەنووسی ئایندەی خەڵکی کوردستان 4 ساڵ بەر لە ئێستا سەفیری ئەمریکاوتی مەسئولەکانی کوردستان 116 میلیارد دۆلاریان لە دەرەوە هەیە 4 ساڵ بەر لە ئێستا طبعا مەسئولەکانی کوردستان طبعا بەشی شێر بەس عایلەی تاالبانی و عایلەی بەرزانیەکەوێ لە پەنادەسی تۆیان کارانە کراوە ئەجینا ئەو پارە ئیمکانات و سامانی کە براوە بەشی 15 موچاکە ئەتوانێت کوردستان بکە وەکو ئیماراتی لێبێ ئەگەر بە عەدالەت خەمی ئەو کۆمەلگەیەتان بووە ئەگەر خەمی ئەوەی کاڵی شەهیدان و ئەوانە خەمی ئەوانەتان بووە ئەتانتوانی کۆمەلگەیەدا بمەزرێنن شارێدا بمەزرێنن ئینسان تایە پارێزراو بێ کەرامەتی ئینسان تایە لە هەموو شتێ بەڕێستر بووایە مافەکانی مناڵان خوێندن بە خۆڕایی بووایە یەکسانی ژن و پیاو بووایە هەمووەمانە کرا بکرێ بۆ نەکرا کەوایە بەرژەوەندی ئێوە بەرژەوەندی فقط یەک کۆمەڵێک جەماعەتی سەرمایەدار و ملیاردێر و خاوەن کۆمپانیەکانە و لەگەڵ بەرژەوەندی خەڵکی کوردستانە ناکۆکە بۆیە خۆی مەلا بەختیار خۆشیەڵێ ئەڵێ هیچ کەسێکی اعتیمادی بەم دەسەڵاتە نەماوە ڕاستەکەی خۆ قسەیەکەمە چەندین ساڵێکین هیچ کەسی اعتیمادی پێ نەماوە لەبەروی خەڵک بەرژەوەندی لە شوێنێکی ترە و بەرژەوەندی سەرمایەدارین لە شوێنێکی ترە بەڵێ لێرەدا پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکە و هەروەها سەبارەت بە هەڵبژاردننی کەسان و سەرکردایەتی لەرەدا پرسیارەکەەوە ئایا هەڵبژاردنەوەی پاڤڵ تاالبانی وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی چاوەڕوان کراو بوو هەروەها لەسەر خودی هەڵبژاردنەکان زۆر قسە لەسەرەوە کراوە نیگەرانێکی زۆر ناو ڕیزەکانی یەکێتیدا هەبووەوەی کە لە دەستگا ڕێگەیەنەکان ویستراوە کە لیست پێشوەخت دراوە بۆ ئەوانەی کە وەکو سەرکردایەتی و پۆستەکان پێشوەخت دابشکرێ و هەڵبژێرێت ئەمە چی ئەگەیەنێت ئەزانی چی تۆ سێری کرد لە ئەخیر لە قسەکانی بافڵجەڵال تاالبانیە لەم کۆنگرەیە کە کردی وتی قسەی هەزەریە کە زۆر عەجیبە ینی وتی من تۆزێکی کە لە دوای ئەم قسانە کە ئیکەم ئەبمەوە بە ئەندامێکی سەرک ئاسایی ینی کەواتە من بە پرۆسی هەڵبژاردنە ئەڕۆم ئەگەر بوومەوە بەسەرک بەڵام لە دوای ئەو قسانەکە کردی وتی ناهێڵم هیچ کەسێک دەست درێژیتان بۆ بکە ناهێڵم دوژمنان وا بکە ناهێڵم ئەو وا بکە ناهێڵم بەجێتان ناهێڵم تۆ ئەگەر ئەندامێکی
ئاسایی تو لە نێو پرۆسەیەکی ئینتیخاباتان لەوانەیە ببیتەوە بە سەرۆکیان لەوانەیە نەبیتەوە بە سەرەوە گەر وایە ئەم هەموو وعدە کە ناهێڵم واونا تۆ لە چ مەوقعەتێکە گیری کردو کە نەهێڵی کەس دوژمنان و نێارەکان بۆیە قسەیەکی پڕۆپوچە پێشووتر یەک لیستێکە ئامادەکرا و خۆی بێتەوە بە سەرۆک و ئیمکاناتی دژە تیرۆر و هەموو ئیمکاناتی پارە و هەموو ئیمکاناتی میدیا لەژێر دەسەڵاتی خۆی و براکەی و خانەوادەکەیەتی ئەمە یەکێتیەیتر زۆرتر بەرەو خانەوادەی بەرەو بنەماڵی تا بتوانێت بەرحەڵ وەکو پارتی تر وەکو پارتی بکە. بینەرێکی تریش لێرەدا سەرنجی داواڵێ ئەمە کۆنگرە نیە بەڵکو و تەصفیە حیسابی باگڵ تاڵەب هەنیە. بەرحەڵەم سەرنجانەی وەکو تریش زۆر لە تۆڕە کۆمەڵاتیەکانە بڵاوبۆتەوە، بەڵام هەر دوێنێ بوو پێرێ بوو لاهوری شێخ جەنگی کە لە کۆنگرەی پێشووتردا یان دوای کۆنگرەی پێشووتری یەکێتی بە هاوسەرۆکی ئەو حیزبە دەست نیشان کرا. بەڵام پەیامێکی تازی بڵاو کردوێتەوە و ئەم یەکێتیە بەو یەکێتی جاران ناناسێت هەروەکو ئەمەلا بەختیار دڵەمە یەکێتەکەی سەردەمی مام نییەوە لیستێکی تازە دادەنێت بۆ هەڵبژاردننی پارێزگاکانی کوردستان بورە عێراق و هەروەها پەرلەمانی کوردستان لە مانگی 2 ساڵی ڕابردوودا. ئەمە چی ناکۆکیێکی تر دەهێنێتە ناو ئەم ڕیزی بزوتنەوەی کوردایەتیدا؟ ئەم لیستەکە لاهوری شەوجەنگی بەتەمایە دروستیکە ئەمە شتێکە کە بەرهەم ساڵح دروستی کرد و شکستی خوارد دوای شۆ ناوێکێتی ئەمە ڕێگەوەیە لەوانەیە هەر بەرهەم ساڵحیش بۆی پێشنیار کرد بێ بەس خۆی لەبەرەوەی شکستی خوارد و لە ڕووی نەهات لە ڕووی نەیەت ناوەکەی بێنێت و یا خۆی بناوی خۆیەوە هینی کاجینە هەمان بەرەی گەل و بەرەی هێز کۆکردنەوەی کەسە دڵسۆزەکانی نێوێکێتی و هەمومان ئەمە قسەیەکە پێشووتریش بەرهەم ساڵح کردی و لیستێکی دروست کرد و هەمووانە بۆیە ینی شتێکی شکست خواردووە. بەڵام ئەمە ئەگەر هەتا دروستیشی کە ئەمەش لەتێکی گە لە یەکێتی کاتەوە ئەمەش ئەوەی کە قەیرانەکانی نێوێکێتی قوڵەکاتەوە. بەڵام قەیرانەکەن لە بناغەوەگە ئیجازەبی لەسەری دوو کەلیمە قسە بکەم لە بناغەوە قەیرانی بزوتنەوەی کوردایەتیە. بزوتنەوەی کوردایەتی توانای خۆ بەرهەمهێنانەوەی نییە کە ئەڵێ یەکێتیەکەی سەردەمی مام وەرە باسەیری یەکێتیەکەی سەردەمی مام بکەین وەرە باسەیەکەین هەتا وەکو جارێ ساڵی 4 دانە ساڵ لەگەڵ پارتیا شەڕیان کرد 15,000 لاوی خەڵکی کوردستانیان بە کوشدا کوردستانیان وێران کرد هەچی بنەمای ئابووری تاحتی کۆمەلگەی کوردستانی وێرانیان کرد. دوایەوە کە بە زۆی ئەمریکا ئەنجار ڕێکەوتنی اتفاقی استراتیژیان کرد تا ئەگەیتە 2003. لە دوای 2003 یەکێتی و پارتی ئەچنە نێو سیاسەتێکەوە کە ئەمریکا دای ڕشتووە کە ئەویش پێڵێن دەوڵەتی عێراقی فیدراڵ بە شکلێکی قەومی و تایەفی عێراقیان دابش کرد بەسەر قەوم و نەتەوە و تایەفەیە و بۆ ئەمە دەستورێکیان نووسی. ئەم دەستورە لەسەر بناغی قەوم و تایەفە بە شکلێکی فیدراڵی نووسراوە و خەڵکی کوردستان و خەڵکی عێراق و ئەمانیان بە شکلی تایەفی و قەومی تەوزیع کرد و بۆ هەر یەکێکەمە یەکێتی و پارتیان کرد بچوخای خەڵکی کوردستان. ئەم پرۆسەی شکستی خوارد دەوڵەتی فیدراڵ شکستی خوارد ڕێگاچاری فیدراڵی شکستی خوارد بەم معنایە ئیستراتیژی یەکێتی و پارتی شکستی خوارد. ئێستا ئەمریکاش و وڵاتانی ناوچەکەش هەمووی لایەنگری ئەوەن کە دەسەڵات بچێتەوە مەرکەز عێراقێکی بەقووەت بێت لە مەرکەز. بۆیە هەر ئەوەیە ئەمە مێ مەوزوعەکە کە نەوتیان لێسەنن غازیان لێسەن سنوورەکانیان لێسەن 4 ڕۆژیکە مەتارەکانیان لێسەن 4 ڕۆژیکە دەستورەکەش هەموارەکەنەوە بە شکلێکی مەرکەزی. ئەمە قەیرانی بزوتنەوەی کوردایەتە ئیستراتیژیەکی کە هەیبوو ئومێدی پێی بوو لەسەری شکستی خوارد کە وەختێک لەگەڵ شکست بزوتنەوە یەک ئیستراتیژیەکەی شکست دەخوا لەگەڵ قەیرانی گەورە بەرەو ڕووە بێ ریزەکانی پارچە پارچە ئەبن بێ ئاسو ئەبێ بۆیە ئێسەیەکێتی و پارتی لەم حاڵەتیان بەڵام پارە و شێکیان بەدەستەوەی بەمە ماون بەسەرسەری خەڵکەوە ئەجینە هەتا ڕابیتەیان لەگەڵ خەڵکو لەگەڵ خەڵکیشان لە ئەزمیان لەگەڵ مەرکەزا لە ئەزمیان لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە لە ئەزمیان بڕوا بکە نازانن سبەی لێ چی ڕوایە ئەمڕۆ بە سبەینی ئەسپێرن نانی سیاسی ئەمڕۆ ئەخەنە سبەینێ. جەلال تاڵبانی هەر لەو کاتەوە لەگەڵ ئەم قەزەیە بەرەو ڕووبووە ئەوە بوو نەوشیروان مستەفا جیا بۆ نیوەی ئەم هێزی لەگەڵ خۆیان بن خۆ جەلال تاڵبانیش مان بوو خۆی یەکێتیەکەی مان بوو. جەلال تاڵبانی ئەم قەیرانانەی بە پۆست تەوزیعکردن ئەسپارد بە سبەینێ وەکو چۆنە ها خۆڵە کاکەی بەژێ فەرشەکە و پێدوایەکەی تر ئەو خۆڵە نەماوە بەڵام پۆستی تەوزیع کرد وەزارەتی تەوزیع کرد زەوی تەوزیع کرد دەمانچەی تەوزیع کرد پۆستیا بەم پۆستیا بۆ
بەلاش بوو لە بەردەستی خەڵکی کوردستان بۆ ئەیا بەمو بەو دەنی ڕازی ئەکردن تەمان قسەشیتیانەیە کە ئۆتۆریتەیەکی هەبوو کاریزمایەکی هەبوو بەسەر هەموو ئەوانەوە کە بوون پۆستی تەوزیع کرد بەمە ئەزمەکانی ئەیگەیانە ڕۆژێکی کە ڕۆژێکی کە بۆیە لە سەردەمی جەلال تاڵەبانیشە یەکێتی هەر ئەم ڕێی بەسبینی ئەسپارتوە لە قەیرانە بۆیە قسەیەکی پوچەکە ئەگەر مامجلال بمایەوە ئەبوو نەخێر مامجلال لە بەغاش دانیشت بوو هەر نوکتەیەکی ڕای و تەزبیحی باە هیچی ناکرد چکارە بوو سەهالت بەوەی کە یەکێتی لە ململانێکی زۆرە هەن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی تری عێراق بەڵام لەم کۆنگرێدا بینیمان کە زۆرێکیان بەشدار بوون کەسی یەکەمیان هەم لە حەیدەر عەبادیەوە هەم لە خەس عەلیەوە و نێچیروان بەرزانی و ئەمانە کە پرسیاری بینەرێکیشە بەشدار بوون لە کۆنگرە و بە شانوباڵی یەکتریان هەڵدەدا ئایا ململانێ و کێشەکان کەم بوونەتەوە یاخود ئەمە شتێکی تر ئەگەێنێت بۆ لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی هەرچی شتێک کە جمهوری ئیسلامی ویستی جێبەجێ کرد و خەریکە هەر جێبەجێیەکە وە سیاسەتی لەوە وەرەگرێ بڕوا بکە جمهوری ئیسلامی دەوری هەیە لەوەی کە لە نێو یەکێتیە چێ سەرکردایەتی بێ چێ ببێ بەسەرە کۆمار دەوری هەیە جمهوری ئیسلامی لەمەیە بۆیەوە تا حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانیان چەک کرد ئەیان خەنە ئۆردوگاشەوە لێرە بە دواشتی زیاتریشیان پێ جاداوای دەوانەیە سەرەکانیان بکەن کە تەسلیمیکەن طبعا ئەو دەسەڵاتی کە لە بەغدا هەیە ڕاستەوخۆ لەژێر هەژمۆنی جمهوری ئیسلامی ئیسوڕێنێ وەختێک یەکێتی نیازەکانی جمهوری ئیسلامی جێبەجێەکە طبعا ئەوانش کە لە بەغا و لە خەس عەلیە و مالیکیە و عەبادیە و ئەمانە کە ڕاستەوخۆ سیاسەتیان لە جمهوری ئیسلامی وەرەگرن طبعا پەیوەندیەکان لەسەر لەگەڵ یەکێتیە پەیوەندیەکی باشترە بەڵام پەیوەندی زەلیلبوونە یعنی پەیوەندی چۆکدادانە پەیوەندی بچووک بوونەوەیە بۆ بزوتنەوەی کوردایەتی هەموو ڕۆژێ باڵێکی لێ ئەکەنەوە لە ناوەڕاست و لە سنتەرە هەموو ڕۆژە باڵێکی لێ ئەکەنەوە ئەوەی کە خۆیان ئەیبیستیت هەموو ڕۆژێ گەڵێن تەنیا چارەسەری ئێمە لە بەغدایە ئێدە تەواوی تر پێشووتریان و نەخێر بەغا تەڵاقین و پێشووتریان و ئێمە هیچ پێویستیمان بەوە نیە و پێشووتریان و ئێمە ئابووری سەر بەخۆت ئەبێن بڕێ و هەموومانەش کەسی خوارد بۆیە هەتا بێت ئەو ئیمتیازاتانەی کە هەیە تۆ بزانێ ئێستا باسی مادەی سەوچلەکەن باسی ناوچەی کێشە لە سەرەکانەکەن نەما ئەو باسانە هیچی نەما ئێستا ترسی ویان هەیە هەم حدودەکانیان لێداگیرەکەن هەم مەتاڵەکانیان لێداگیرەکەن وردە پشوچیانەکەنە وەکو محافزێکی لێ محافزی چوزانم وەکو محافزی ناسریە وەکو محافزی نازانم کوێ ئەوان لێەکەن وردە ئەمە ئەوروپاش و ئەمریکاش و جمهوری ئیسلامیش و تورکیاش لایەنگری ئەمەن ئەم هەموو سەروەت و سامانە کە بردیان هیچیان پێ نەکرد بەس کردیانە بە سەروەت و سامان و لە بانقەکانی ئەوروپا دایانناوە ئەوەش وەزی خەڵکی کوردستانە سێدانە مانگە خەڵک معاشی وەرنەگرتووە دوا پرسیارم سەبارەت بە کۆنگرەی یەکێتی کە هێشتا بەردەوامە پێتان وایە چی بڕیارێکی سیاسی چی استراتیژیەک چی بڕیارێک قەراردەیەک ئەم کۆنگرەیە ئەیهێنێتە دەرەوە ئەم کۆنگرێ بۆ نەکراوە کە بڕیاری سیاسی بە ئەم کۆنگرێ بۆ ئەم شایلوغان و مەسرحیە بۆ ئەوەیە کە ئەو کەسانی کە پێشووتر بوون لە نێوێکێتیا و مەخالف بوون یان بە جۆرێک لە جۆرەکان ناڕازی بوون یان بربەستیان دروست دەکرد بۆ بڕیارەکانی بافڵ و عایلی جەلال تاڵەبانی ئەوانە بکەنە کەنار ئەوانە بێن لە پێشەوە کە بە بڕیارەکانی بافڵ جەلال تاڵەبانی ئەوڵێ باشە ئەگەر قسەیەکی سیاسی بڕیارێکی سیاسی بێ ئەوەیە کە بچین لەگەڵ بەغا ڕێ بکەوین لەگەڵ هێزە شیعەکانی کە زیاتر ڕێ بکەوین شۆک زیاتر بین بەکردەوە بێ بەمە شۆک زیاتر دابین بۆ جمهوری ئیسلامی و هەوڵ بین دەوڵەتی تورکیش هەچی شتێکی لە بەرامبەر پەکەکە و لە بەرامبەر یەپەژە و ئەمانەیە بیکەین بۆ ئەوەی کە مەتالی سلێمانی ئەمجارە بکرێتەوە ئەمە هەموو ئیستراتیژی و کارەکەیانەکە بیکەن بەڵام زۆر لەوە خراپتر ئێستا تەماشاکە کە باسی انتخابات و باسی ئەمانەکان هەموو لەرزیانات و کە خەڵک بەشداری ناکە هەموو نیگەرانی ئەوەن کە خەڵک بەشداری ناکە بەوە شەوکەیەوێ لیست دروستکە بە شاسوارەوە کە بەحساب خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێ هەموو هەوڵەدەن خەڵکی خۆشباوەڕ بکەن بەشکم بچێتە نێو پرۆسی سنووقەکانی زەندان ئەمە کردەوەی ئێستایانە هەمووی استراتیژی بزوتنەوەی کوردایەتی لەم ماوەیە تا ئاگاتە کاتی انتخابات هەرەوەیە چۆن بتوانن خەڵک خۆش باوەڕکەن بەوەی کە خەڵک بچێتە سەر سنووقەکانی دەنگدان دەنا بزوتنەوەی کوردایەتی پێشووتر باسم کرد
وفوقەکەی زۆر لەوە بنبەسترە ئەوەی کاڵێن هەرێم لە بەرامبەر داڕمانایە بەڕاستی پرۆسی داڕمانی دەستی پێکردوە ینی داڕمانی دەسەڵاتی 30 ساڵەی یەکێتی و پارتی دەستی پێکردووە جای هیوادارم ئەم داڕمانە چارەنووسەکەی بێ بەوەی کە خەڵکی کوردستان بێنە مەیدان ئەم داڕمانە بێ بە نسیبی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە نەجێگەی بتوانن دەسەڵاتێکی شورایی خەڵکی شایستی خەڵکی کوردستان دابمەزرێنن و دەستورێکی بێ ئەندازە ئینسانی بۆ کورد و خەڵکی کوردستان بۆ دەسەڵاتی شوراکان لە کوردستانە بنووسێ کەەوە حزبی کۆمۆنیستی کرێکاری یەکێکە بێت لە فاکتەرە سەرچەکانی نووسینەوەی و دەسوورە ئەو کاتە بە پێی ئەوە شوراکان بڕیار بن ئایا ئەیانەوێت چ جۆرە پەیوەندیەک بۆ بە چ شێوەیەک پەیوەندیان لەگەڵ دەوڵەتی مەرکەزیە هەبێ ئەم پرۆسەیە ئەبێ بە لە کارخستنی دەسەڵاتی یەکێتی و پارتیا بڕوە هەر جۆرە ئاڵوگۆڕێ بە قازانجی خەڵکی کوردستان ناتوانێت بە لە ناوبردننی یەکێتی و پارتیان نەڕوە ناتوانێت بەمەش بە شۆڕژەکێ ئەمە نە بە ئینتیخابات دەکرێت نە بە هیچ بەواکرێ خەڵکی پشتمێن بەیەکەوە بێنە مەیدان دەسەڵاتی یەکێتی و پارتی بۆ هەتایە لە کۆڵخۆیان بکەنەوە 32 ساڵە دەسەڵاتیان بەدەسەوەیە با بە بەعض زەمانە دەسەڵاتی نەبوو بەعض زەمانە نەژیە يعني تۆ 32 ساڵە دەسەڵاتی بەدەسەوەیە هەموو دەستکەوتەکەت بۆ خەڵکی کوردستان هاتۆتە سەرەوەی کە 3 مانگە خەڵک معاشی وەرنەگرتووە نەک معاشێک کە وەکو هەناسەدان وایە معاشێکی نابێ قسەی لەسەر بێت تۆ کەسێک کاری کردووە دەبێت کرێکەی وەرگێ لە وڵاتانی تر باز لەسەر زیادکردنی کرێ لەبەر ئەم قەیرانە کە کراوە بەڵام لە کوردستانە باز لەسەرەوەیە تازە خەریکە لیستی موچەی مانگی حەوت و ئەگەری هەیە دابش بکرێت ئێمە چ شەر بەزاریەکە بۆ دەسەڵاتێک کۆمەڵە سەرنج و پرسیار هاتوون هەرچەنە زۆرێک لەم بابەتانە تاوتۆ کراون بەڵام پێم خۆشە بۆ بەشداری بینەران بیان هینە سەر شاشە و هەمویان پێکەوە دەخوێنمەوە ئەگەر سەرنجێک کتێبینێکتان هەبوو لە سەرێکیان دەتوانن ئاماژەی پێ بدەن بۆ نە لەسەر سەبارەت بە لیستەکەی لاهوری شێخ جەنگی سەرنج هاتۆ ئێوە هەڵبەت قسەتان لەسەرا کرد کە لاهوریش بەنیازی لیستە هەروەها سەرنجەگاتووە پێیان وایە کە هەبوویان هاودەنگن بۆ ئەوەی کە یەکێتی هاودەست بێت چونکە تەعامل لەگەڵیدا ئاسانترە بە تایبەتی بۆ پارتی کە لە ئێستادا کێشەی گەوریان هەیە لەگەڵ ناوەندە استراتیژی ئەم کۆنگرێ ئەوەیە کە جیاوازی چینایەتی زیاتر قوڵ دەبێتەوە پرسیاری بەشداری کەسایەتی سیاسیەکانی عێراق و لێچربان بەرزانێکی پێگەیەکی گرنگ دەدات بەم کۆنگرەیە و دوایین سەرنجیشکە هاتو دەڵێ شۆڕشی چەساوەکانی کوردستان دەتوان ئاڵوگۆڕی بنەڕەتی پێک بهێنن ئەگەر لەسەر ئەم سەرنج و پرسیارانەی کە هاتبوو بتانەوە یان خۆتان قسەیەک ما بێت و بتانەوێ ئاماژەی پێ بدەن فەرموون بە کورتی من زۆر سپاسی و بەڕێزانەیەکەم کە ئەو سەرنج و پرسیارانیان کردەوە بەڕاستی بەشێکی زۆریم جوابدایەوە وتم کە قەیرانی یەکێتی و پارتی هی ئەوە نییە لە یەکتری حاڵی نابن هی ئەوە نییە کە بافڵ تاڵەبانی نازانێ قسە بکە و چوزان و مەسمل بەرزانی تااقەتی نییە و هی ئەمانە نییە بزوتنەوەکان لە قەیرانایە لەگەڵ خەڵک لەگەڵ دەسەڵات لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران ئیستراتیجی بزوتنەوەکەیان بە شکست گەیشتووە تەواو بووە جاکە وەختێک بە شکست دەگا ئیتر ریزەکانیان هەڵە تۆقێ لێگە ترازێ بۆیە حکوومەتەکەیان ببن بەزەگا بۆیە هەر لایەک دەستی گرتووە بە میلیشیاکەی خۆیەوە ئەوەی کە ئەڵێ ئەمریکا چەند ساڵە محاولە ئەکا حیزی هەفتا و هێزی هەشتات کابەیەک بابەجان ئەم مەسلەی دەسەڵات نەبراوەتەوە قودرەت و توانای پارتی لەسەر ئەوەیە کە هێزی هەفتا و زێڕەبانی هەبێ تێکەڵ ناکرێنە و دوو هێزە بەیە چونکە هێزێکی هێزی حکوومەت نین هێزی دوو میلیشیای دوو حیزبن قودرەتی سیاسی و دەسەڵاتیان ئەم لە منتیقەی زەرد و ئەو لە منتیقەی سەوز بەم میلیشیایا چێ بڕێەوە دەستی و تاڵانیەکان بەما چێ بڕێەوە بۆیە تێکەڵی ناکرد لە یەکتری یعنی یەکێکە لە زێڕەڤانیە بۆ نمونە کەسێک بێ بە وەزیر نەپارتی بێنەیەکێتی بێ ئەو بڕیاریان بەسەرا بەشتیوانە ئەگەر هەتا بە شکڵێکی میکانیکیش بیانکەن بەیەکەوە هەر وەختێکی و پارتی کێشەیەکیان بوو ئەوەی کە میلیشیای ئەمە چێتەوە بۆ ئەوەی کە میلیشیای ئەوەکرد لێ مەعاش وەرەگرێ ئیمکاناتەکەی لێوێ امتیازاتەکەی لێوێ تا ئەوجگەی بەوەی لاهوری شێخجەنگی گەڕێتەوە منەمێ بڵێم لاهوری شێخجەنگی خۆ ناڵێ من یەکێتی نی ئەڵێ یەکێتیەکەی جارە
یعنی هەر ئەو یەکێتی کە 28 ساڵە دەسەڵاتی بەدەستوێنە کوردستان و بێزگەت لە بەهرەکێشی و کوشتن و برین و دزی و سەرکەوتی سیاسی هیچ کارێکیان نەکردووە. ئێستاش ئەگەر لیستێ دروستکە بۆ ئەوەیە لەو سەروەت و سامانە لەوە ناڕەحەتە کە دەریان کردووە بێ ئیمکاناتە ئیمتیازەکانی لێ سەردراوەتەوە. ئەزانی چی ئیمکاناتێکی هەبوو ئەوەی کە لای کوردی هێڵە گونی گوناری دەرێنا دەستگای دیژە تیرۆر و دەستگای زانیاری بەدەستەوە بوو چاوی سوورە کردەوە لە هەر کەسێکە هەیە بۆیە لە گرتن لە کوشتن لە دزین لە خەڵک فرانن بەشێک لە دەستگاکانی دەستگای زانیاری و دەستگای دژە تیرۆر بوو کە ئەو سەرپەرشتیە کردو ئەو بەڕێوەیە برد. ئێستاش کە لیسیە دروستەکە بۆ ئەوەیە خەڵک خۆشحال کە بچێ بۆ دەنگدان لەم دەنگدانە بەشکەم ئیستیفادە بکە لەو خەڵکە ناڕازی کە هەیە وەکو شاسوار عەبدولواحید بتوانێت 6 کورسی بێنەوە ئەویش مەقەڕێدانێ لە جێگەیەکە و ئەنجا لە داهات و سەرەت و سامانی کۆمەلگا بەرێ و بشتێ بۆ بەغا ئەگەر بۆی کرا دووەزی لێ وەرگێ بۆ ئاستی ژیانی خەڵکی یەک پارو ناچێتە سەر سفرەی خەڵک دەبێ ئەمە بزانێ بەرهەم ساڵح ئەمەی کرد دوایی بە ئیمتیازیەوەی کە کردیان بەسەر و کۆمەڵ لیستەکەی هەڵوەشانەوە هەموو کەسانی کە دوای کەوتبوون هەریەکەی بەلایەکە بڵاو بوونەوە لاهوری ژەرەماکە لیستە دروستەکە بۆەوەی کە بەشی خۆی لەم دەسەڵاتە کە بە تاڵانی یەکێتی و پارتی بنەوی شتێک بەرێ هەرەوەیە نەک ئاڵوگۆڕ لە کوردستان. تاهیر حەسەن زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بیستەران و بینەرانی پێشەنگ تیڤی زۆر سپاس. زۆر سپاس. ئازیزان هەر ئێستاش بەردەوام دەبین و سەبارەت بە دۆخی ئێستای کوردستان و عێراق بەردەمەمان دەبێت لاگەڵمان بمێننەوە. مەڵە بینەرانی ئازیز بۆ تاوتۆکردنی دۆخی ئێستای کوردستان و عێراق عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان لەگەڵدا. عوسمانی حاجی مارف ئێوارە باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارە ئێوەش باش و سپاسیش بۆ ئێوە. لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیدا کێشمەکێش و سەردانی شاند و هێنان و بردێک هەبوو بۆ ئەوەی کە موچەی فەرمانبەران دابین بکرێتی چەند مانگێک. سەرنجام ڕەنگە بە ئەنجامێک گەیشت بێتن یاخود ڕەنگی ئێوە بیستین بە ئەنجامێک گەیشتون؟ بەڵێ من مشکلەی ئەو شاندانی کە چوون بۆ بەغاو ئەو علاقاتوانشانی کە هەیەە بەشێکی زۆر کەمی مەسەلەی بودجێ ئەسڵەکەی حتا بۆچی بودجە وەسا بۆ بودجەکە نانێرن بۆ ئەم کێشە دروست بووە ئەبێ لەسەر واقعەتی ئاڵوگۆڕێکە لە ناوچەکەیە مەطرحە لێوە سەری ئەم مەسەلەیە بکەین مەسەلەکە لە موچۆ بۆی نەچین موچەی کێشەیە کە ڕەنگە چەند وەختە هەیە و کێشمەکێشێکی نێوان حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە کە ئەمە واقعەتێکی ژیانی ڕۆژانی خەڵک ڕووی بێتەوە بەڵام مەسەلەکە مەسەلەیەکی سیاسی و فراوانتر و ئەولاترە مەسەڵەن مەبەسم چییە ئەو چەند ساڵی کە ئەم حاکمێت و ئەم حکومەتە پێگاتوە حکومەتی فیدراڵی عێراق و حکومەتی هەرێم ئەمە لە پێکاتەیەک لە هاوسەنگی هێزەکان کە دوای هەردوو جەنگی خەلیج ئەو ئاڵوگۆڕانی کە لە عێراقا مەطرح بوو ئەو ئاڵوگۆڕانی کە لە ناوچەکەیە مەطرح بوو ئەو باڵادەستی کە ئەمریکایی لە ناوچە بیستی و کردی لە ناوچەکەیە ئەمانە تەرکیبێکن لە دەورانێکا کە ئەم پێکاتانە پێکاتەی دەورانی جەنگن دەورانی شەڕێک کە ئەمریکا لە ناوچەکەیە کردی شەڕێک کە ئەمریکا لە مقابلی تەواوی وڵاتانی هێزی دنیا و باڵادەستی خۆی کە ویست تەسبیتیکە ئەمە ئەسڵەکەیەتی ئەمە واقعەتی ئەمریکایە و ئەمەش واقعەتی ئەو گێژا و سەخامگیرە سیاسیە کە ناوچەکەش ڕۆژهەڵاتی ناوەڕات بۆ بەتابەتی عێراقی کەوتووە تا ئەو ئاسەیەکە بیرتان بێ مەسەنەوەی کە نۆفلای زۆن لە کوردستانە دامەزرا بۆ یەکێتی و پارتی توانیان ئیسفادە لەو مەسەلێ بکەن و لە ساڵی 2023 کە حکومەتی بەعز ڕووخا دوێرە ئەو پێکاتانی کە لەسەر ئەساسی نەتەوەیی و تائیفی و ئیسلامی پێکاتێک لە حکومەت و نایە ناحکومەتی عێراقی فیدرالی کە ئەمە ئەچێ بۆ 20 ساڵ کە جگەل لە ناسەخامجی جێژاوی سیاسی بەڵاو کارەسات شتێکی بە خۆی نەدیوە و ئەم هێزە سیاسیانە لە ئەساسا بوو دەوری ئەمێزە سیاسیانە پیادەکردنی ئەو سیاسەتی ئەمریکا بوو کە عێراقی وێران کرد بنەمە ئابوووریەکانی عێراقی هەڵۆشانەوە
ئێستا ئەم هێزانە هاوسەنگی هێزەکانیان یەکەم گۆڕاوە. دوو ئەمریکا موقعەتی لە ناوچەکە دوای حەربی داعش هەڵسانەوەی رووسیا ئەقتاویتر لە مقابلە مەساڵحەکانی ئەوروپا دەوری تورکیا و ئێران ئەمانە مەسائلێکن ئاڵوگۆڕی مەطرحەکان ناوچەکەیە. ئەو ئاڵوگۆڕە بە معنایە کە هەوڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرێک ئارام بێتەوە، جۆرێک سەخامگیر بێ. ئەم کێشمەکێشی کە لە دوای 2023 کاتە 20 ساڵ لە ساڵی نەوەتەکانەوە بۆ تەواوی عێراق کاتە 30 ساڵ زیاتر 2 ساڵ 33 ساڵ ئێستا جۆرێک ئاراستەیەک هەیە کە کۆتایی بە مواقعەتە بێنن. موقعەتی ئەم هێزە سیاسیانە کە زادەی ئەو واقعی ئەوسان ئێستا ناتوانن لە ئاڵوگۆڕێکە کە لە مەتەکە مەطرح بێ بۆ هاوسەنگی هێزەکانیان ئاڵوگۆڕ بێ سەراتوێ وەکو ئەوی جاران بمێنەوە کە بتوانێت حکوومەتی هەرێمێکە قاچاقچێتەیەکردنەوە فرۆشەیە دیمان کە هەمووی بەسرا بەسەر فرۆدگای دانا فرۆدگا بەکارهێنێ هەموو ئەو بازرگانی گۆرانی کە ئەیان کرد ئەو حدود ئیسفادەکردن لە حدودەکان هەمووانە لە گۆڕانی لە گۆڕانێکە کە لە مەتەکە مەطرحە بەتایبەتی ئەوەی کە تەرکیزەکرێتە سەری ناوەندکردنەوەی عێراقی دامەزرانی حکوومەتێکی مرکزی لە عێراقا کە ئەو پەرشوبڵاوی عێراق کۆتایی پێوێنێ. ئەمە ئاراستەیەکە، ئەمە تەوەجوهەیەک، ئەمە ئەمە چەند سەرەگرێت چەند جێبەجێکرێ. ئەمە لە سیاسەتی ئەمریکا هەیە، لە سیاسەتی وڵاتانی زنێزی ترا هەیە، لە ئێران موافقات تورکیا موافقە تەوەجوهەکە بەڵام ئەمە چەند دەستکەوتێ بێ و ئەگا بەنەتیجێ بەحسێکی ترە. ئەم پرۆسەیە ئەو لای جێژاوەکەی گەورەتر کردووە چکە ئەو هێزە سیاسیانە لەسەر ئەساسی میلیشا توانیویانە دەسەڵات گرندەس و نتوانن حکوومەتێک دامەزرێن. نە حکوومەتی کوردستان معنای هەیە، نە حکوومەتی عێراق معنای هەیە. منجوعەیە هێزی میلیشیان باڵە دەستیان کردووە. بەڵام لەم ئاڵوگۆڕە ئیستیقبالی ئەم ئاڵوگۆڕە یا خۆگونجاندن لەگەڵ ئەم ئاڵوگۆڕە و هەوڵدان بۆ ناوەندیکردنەوەی عێراق ئەتوانم بڵێم هێزی چوارچێوەی هاوپەیمانی هەمانگی هەم ئاهەنگی لیژنەی تەنسیق کە حزبی داوا ئەسڵەکەیەتی و مالکی دەوری تیابینێ جۆرێک خەریکە ئەم مرکزیکردنەوەی عێراق ئەو ئێوێم ئاڕاستێ بکە، ئەو ئێوێ ئەمە دامەزرێنێ، ئەو ئێوێ دەور و ئەساسی بێنێ لەم پرۆژەیە یانم پرۆسەیە کە جۆرێک ئارامی لە عێراق و ناوچەکە بەدەست بێتەوە. بەڵام وەکو لە قسەکانی پێشتر تیژاوتم ئەمە چەند بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت، چەند ئەتوانێت بچێتە پێشەوە واقعەتی چەشمەکێشی وڵاتەکان دەورەبینێ، واقعەتی هاوسەنگی هێزەکان دەورەبینێ. لە لایەکی تریشەوە ئەبینین ئەم ئاڕاستەیەی کە چوارچێوەی هەماهەنگی لە عێراقای پیادەکە سێکە مەسەن چاوی بڕێتە لێدان لە پارتی کوردستان بە معنای بچووکردنەوەی قاواری هەرێم، ڕێگەتن لە سنوورەکانی، ڕێگەتن لە بازرگانەکانی لەو چوارچێوەشە ئەو بودجەیە ڕاگرێت مەسەن جۆرێک تا پێڵێ قەرز وەختی خۆی بەکەوتە سەودا مامەڵە کەوتە محاسەبەکردنی پارتی بە معنایەک حکوومەتی هەرێم. یعنی جۆرێک ئەو قسانەی کە ئەکرێ ئەم پرۆسەیە خەریکە کۆتایی پێ ئەم پرۆسی خەریکە واقعی کوردستان هەرس پێهێنێ. بەڵام لەو تەوەجوهانی کە حکوومەتی عێراقیکە پشوکردنەوەی قاواری هەرێمە دوو ئەو هاوسەنگی هێزەی کە جەماعەتی هاوئاهەنگی پێیان کردووە جۆرێک ئەتوانێت کە خۆی بخاتە مقابلی پارتی و پارتیەکە لە کوردستانە هێزی ئەوەڵ بوو، دەوری ئەساسی بوو، بازرگانیە کرد، ئیشارمان بەمەدا. بەڵام ئەمە ئەو ئاراستەیە جۆرێک زەربەیە لە واقعەتی کوردستان، ئەوە وەزەکەی ئاڵۆسە کردو. جا لێرەوە مەسەلەی موچەیەتەوە، ینی موچە زادەی ئەو وەزعەیە موچە مەسەلەی ئەساسی نییە. مەسەڵەن تۆ سەیری کردە حکوومەتی عێراق بۆ نمونەڵێ موچە خۆمی بۆچی تۆ من پارە بنێرم بە تۆ موچەکەوێ ئەتوانین لە ڕێی بانک و لە ڕێی کارتی بانکەوە ئێمە مۆزەفەکە. بەڵام ئەمە کێشمەکێشەکە ئەبێتە زەربەیەکی زیاتر لە پارتی دیموکراتی کوردستان یان لە مۆقعێتێک کە ناوی حکوومەتی کوردستانە. ئەمە بۆچی من ئەمە ئاراستەکەیە، ئەمە ئەسڵەکەیە ئەوەی کە لە موچە ڕاگیراوە سێمان ڕاگیراوە قەیرانێکە کە ئەو هێزە سیاسیانە
بە دوای ئاڵوگۆڕ لە هاوسەنگی هێزەکانانە تێکەوتون جەماعەتی مالیکی و حزبی داوا خەریکن پیادەی ئەم خەتاکەن و ئەیانێ ئەم لەمە براوە بن جامە چەندی بنەوە تا چەند ئەڕاتە پێشەوە مەسەلێکی ناتوانین تهدیدی که ملی اتوانه سرکوبی ممکن شه سرکوبی من بس بتابعیت که اتوان ضروری گرون لپارتی بن ولی قبل تو شهر کون لقل ایران که خوان پاشکوی سیاست کانی ایرانن و دو کوتی سیاست کانی ایران پشتوانه چی گرونه لیکا اما نه واقعیت که امریکاش لم کینو بینه او توافقاتانی که لقل ایران کردیتی جورک هولدان بو آرام کنه او وضع مثلا جورک امریکا کتوجی او یبو زالبونی خوی بسر ایران و شوکردنەوەی ئێران و لەما کاتە دەستکردنەوەی ئێران بۆ دەخالەتی لە ناوچەکەیە مەسەلەیەکی ئێستا مەسەلەیەکی جددی هێژمۆنی ئەمریکا بۆ لە ناوچەکەیە بەڵام ئێستا ئەمریکا جۆرێک تا معاملە لەگەڵ ئێرانەکە ئەسی ئەگۆڕێتەوە ئەو پارانی کە لە باقەکانە لۆکراون ئەیکاتەوە ئەمانە ئەو ئاڵوگۆڕانن بۆیە بە سادەیی نابێت سەرۆکەی کە کێشەکە موچێ و هەوڵدانە فقط بۆی کە یا لە کورد مەسەن بڵێەوەی کە یانە لە کورد بن یانێ چشمەکێشی ئەمێزە سیاسیانەیە کە لە ئەسڵا ئەو شەڕق خەومی و تائیفی و ئیسلامیە کە لە ناوچەکە دروست بووە و بە سیاست و دە و دەخالەتی ئەمریکا و وڵاتانی زەریزی هێزی دنیا دروست بووە و ئەمە لەسای ئەوانە هەموو خەتۆیەکی هەموو ئاڵوگۆڕێک قوربەسەرەکەی بۆ خەڵکە بۆ ژیانی خەڵکە بۆ ناجێگیری سیاسیە بۆ گێژاوی سیاسیە بۆ نائارامیە بۆی کە خەڵکتا هەز بە هیچ استقرارە ناکە هەموو زۆربەی خەڵکی ئەم کوردستان و عێراق بگرە ئاواتەخوازیەکەم ئەم ناوچەیە بەجێ بێڵێ لەسەر ئایندەی قەوارەی هەرێم قسە و باز زۆر دەکرێت و زۆر جارش باز دەکرێت دەوترێت کە ئیمکانی ئەوە هەیە کە ئەم قەوارەی هەرێمە هەر نەمێنێت ینی وەکو یەکێک لە ئاگەرەکان باسی ئەەکەن ئەمە پرسم کە ئەمە چەندێک جددیە کۆتایی هێنانی قەوارەی هەرێم بەم شکڵی کە هەیەی و ئەگەر ئەمەش دەمچکەم لەگەڵ پرسیاری بینەرێکدا کە دەڵێت پێتان وایە فیدراڵێت لە عێراقدا کۆتایی هاتووە بەرەو مەرکەزیەت دەڕوات تەوەجۆکە ئەوەیە فیدراڵەکە ئێستا واقعیەتی هەیە محکەمەی عولیا هەیە حکومەتی هەرێم هەن ئەمان هەمووی ماون هێشتا بەڵام کێشمەکێشی ئەم جێهەتانە و ئەو تەوەجۆهەی کە بەرەو مەرکەزیەتی عێراق ڕوا ئەمە پرۆسەیەکە دەستی پێکردووە کاری لەسەرەکە وەکوتم نازان بڵێم ئەمە کەی سەرەکەوێ مانێکی کە ساڵێککە 5 ساڵی کە ئەم پرۆسەیە عوایقی لە بەردەمایە تورکیا و ئێران دووتەوجی مختلفیان هەیە لەسەرەوەی کە مەرکەزیەتە چۆن بێ ئەمریکا سەودا و معاملەیەکە ئەم مەرکەزیەتە چۆن بێ خودی ئەم هێزە میلیشیانی کە هەیە زانیتوێن ئەو مەرکەزیەتە نابێ هێزی میلیشیا هەبێ نابێ هێزی پێشمەرگە هەبێ نابێ حەشدی شەعبی هەبێ نابێ ئەو هێزانی کە سەر بە ئەحزابەکانن ئیسلامیەکان خەڵمەکان هەچ هێزێکی سیاسی ئەبێ جۆرێک ئەمە کۆتایی پێ بێت ئەمە چۆن بە چ پرۆسەیەک بە چ عەمەلێ بە چ بڕیارێ بە چ ڕێخستنێک و جۆرێک سیاستێک ئەتوانن بگرن بەربیکەن ئەمە ڕێگریەکانی بەردەمی ئەو مەرکەزیەتەیە ئەو ژێژاوە سیاسی کە دروست بووە لە تاریخی ئەم پرۆسی شەڕەکانی دوای شەڕی خلیجەوە ڕێگریە لە بەردەمیەوەی کە ئەم پرۆسی جێبەجێبێ بۆ ئەمەش ئەزانیتوێنە پەیوەندی بە خۆشگوزەرانی و ئارامیەک نییە بۆ ئەوەی کە ژیانی خەڵک خۆش بێ ژیانی خەڵک چابێ ئارامی بۆ خەڵک بێ بۆ سەرمایە گوزاریە بۆ سەرمایە دامەزراندنە بۆ کەڵەکەی سەرمایەیە بۆ تۆسەی کە ئەمەی کە جەمعی داوا و مالیکی و هێزی هاوینەی کات بۆ جۆرەکە تەسبیتکردنی سیستمی سەرمایەدارێ بۆ تەسبیتکردنی کرێی کەمە بۆ هێزی کات ئەمە ئەسڵەکەیەتی بەرەمە ئەمە ئەحزابی بۆرژوازی لە ناوچەکەیە یا بۆکو دامەزانی وڵاتێکی سەرمایەداری بە معنایە کە بێ ئستقرارکە و ئەمنێت بۆ سەرمایە دروستکە ئەمێت سەرمایە دروستکە ئەو مەشاکلی خۆی هەیە حتا ئەزانیتون شەڕی ئەختا بەسەر شەڕی ئۆکرانیا دەوری لەسەرداناوە شەڕی ئۆکرانیا ماوە ئەو ئاڵگۆڕانی کە ڕۆیان لە ئەفریقا مەسەر ئەو شوێنانی کە بۆ نمونە لە پێژێ دەستی فەڕەنسا بووە تقریبا خەریکە بە انقلابات و بین ودۆدە کۆتاییان نەژدێ ئەنی ئاڵوگۆڕەکە بەجار لەوەی لە ڕۆژڕاتی ناوەڕاست و ئێستا تەرکیزمان لەسەر عێراقا بۆ قسانی کردمان بەڵام مەسەلەیەکە عالەمیە و شەڕی ئەختابەکانە و ئەم شەڕی ئەختابانە
بەرزۆنی مختلفی دیە مثلەن ئەمریکا جۆرێک سیاسەتی بۆ ئەو وڵاتانی کە لەژێر دەستی فەڕەنسا بوو رووسیا جۆرێککە سیاسەتیە فەڕەنسا خۆی جۆرێککە معامل و سیاسەتیە ومەری کێشمەکێشەکە بۆ تەقسیمکردنەوەی ئەو ناوچانی کە ژێر نفوسی وڵاتانی زلێزی دنیا بووە و ئەم ئیجێژراوە سیاسەشکە لە ڕۆژهات ناوەڕەسا بە تایبەتی عێراق نائەمنە بۆ تۆزیفکردنی سەرمایە بۆ دامەزرانی سەرمایە بۆ مەبەسە ئەم هەوڵەیە و ئەمە بۆیە ناتوانانی قەراربێڵی ئەمە کۆتاییە ئەمە تەواوێ یا لە نزیک ماوەیە تەواوێ وە خودی ئەوێ میلیشیانی کە مستەفید بوون تاڵانچێتیان کردووە بازرگانتیان کردووە قاچاقچێتیان کردووە بە ئاسانی بەوە بە ئاسانی تەسلیم نابن ئەمە کۆتایی بە پرۆسەیە بێنن بەڵام ئەمانە هەمووی معالمەکانی ئەوە پیشانەیە کە واقعەتی ئەم حکومەتی هەرێمەی کە دروستیان کردووە جۆرێک هەنگاو بە هەنگاوبینین پاشەکشەی پێکەن سوچێکەکەنەوە لاوازێکەن جامە ئەحزابی کوردایەتی ئەو قەیرانی کە تێکەوتوێت لەم واقعەتە بەتابێت یەکێتی تەسلیم بۆ بەڕێ من کۆتایی بۆ هێناوە و وەکو لە ئایندەی مرکزێتی عێراق ڕەنگە وەکو حیزبێدانی ئیجازە وەگرێ و ئیداری وەکو فقط محافظی سلێمانی و محافظی هەڵەبجێ هەبێ بۆ نمونە ئایا پارتی بەرەو چۆڕا چۆ قبولێکە ئەو ناوچانەی کرد ئیمکاناتێنێ هەیەی کە چۆن جێیشی پێشمەرگەکەی ئەمە بەرەوچۆبە هەمووی مەسائلێکن ڕەنگە لە ڕێگەی ئەو ڕێگەی کە ئێستا گرتویانتە بەر بودجەکەی لێ بڕن مەسائل مالەکانی مەحدودەکەن لەمە کاتە ئەو نادەن دەرەوەی نەوتیان لێ خەتع کردووە لێبرەوە کێشمەکێشێکە هەیە بەڵام هەڵگوتم تەوەجۆکەی ناوەندیکردنەوەی حکوومەتی عێراق بۆ کۆنتڕۆلکردنی یەکپارچەیی عێراق بوومانەیە کە خۆشیان ئەحزابی کوردایەتی هیچیان هیچ ڕۆژێک نەوەسانە لەبەرەوەی نانتوانی دوورکەنەوە لەوەی کە دیفاع لە یەکپارچەی عێراق نەکات بەڵکو هەم شعاریانە لە دووشمیانە لە کردانیانە لە تەوافقاتیانە لەگەڵ هێزە شیعەکان و هێزە ئیسلامیەکانی حکومەتی عێراق و دەخوایان و ژوودی خۆیان لە حکومەتی عێراق هەمیشە باسی یەکپارچەی عێراقیان ماوەیەکی تر هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق و مانگی شوباتیش هەڵبژاردننی کوردستان هەڵبژاردننی پێشووتر ئەوەی کە بۆ پەرلەمانی عێراق بوو ڕێژەی بەشداری خەڵکی ئەجگار کەم بوو باز لەوە دەکرێت کە ڕەنگە تەنانەت 20% خەڵکی بەشداریان کردبێت ئەم جارە ئێوە پێتان وایە بەشداری خەڵکی چۆن دەبێت و بانگەوازی ئێوە لە پەیوەند بە هەڵبژاردنانەی بەڕێوەیە بۆ خەڵکی چییە؟ تۆ سەیری کەم سوالە چۆن لێ بکەین بەڕێ من ئەمە هەڵبژاردنێک جاران ڕۆتین بوو هەڵبژاردن کرا و هێزە سیاسەکان هاتن لیستیان ناخۆیان ئامادە کرد انتخاباتیانکە جا ئەوەی کە چەند بەشداری کرد چ بەشداریەکە بەڕێ خۆی ڕاستە کەمترین ڕێژە بەشداری کرد بەڵام ئەم واقعەتی ئێستا ئەو وەختە نییە لەم ماوەی 4 ساڵە ئاڵوگۆڕ جدی هاتوۆتە پێشەوە لەم قسانی کە لە پێشووترا کردمان ئەم هێزە سیاسیانە ئێستا بەرەڕووی واقعەتێکی لەم بابەتەن مشکلەکەوەیە مەسەڵەن بڵین هەڵبژاردننی کوردستانیان داناوە لە بۆ نمونە لە شوباتە ئەمە چەند بۆیان نەکرێت چەند بۆیان ناکرێت بە بۆچی من معلوم نییە معلوم نیست چۆنە بێت باسەکە چەند ئەتوان بیکەن چەند توان لەم بارەوە خۆیان ئامادە بکەن خۆیان سازمان بن اتفاقکەن ڕێبکەون ئەوە حاڵ یەکێتی بینی هیچ شتێک نەجاتی نایە مەسەڵ کوتم پارتیژ وەکو حکومەتەکەی پشووچێکەکەنەوە قاواری هەرێم بەرتەزگەکەنەوە احتیمالی ئینهیارە ئەمانە وەکوتم نازام کەی ڕوو ئەبای ڕوو ئایا ڕوونایە بەڵام ئەمانە واقعەتەکەن لەژێر فشاری ئەم واقعەتە سیاسیان لەژێر فشاری ئەو ئاڵوگۆڕانە کە لە مەتەکەیە مەترەحە مەسەن لەژێر فشاری مەرکەزیکردنەوەی حکومەتی عێراقان ئەمانە واقعەتە بۆ مانایە معالمەکانی انتخابات ئاڵوگۆڕی بێت شتی تازە هاتوۆتە پێشەوە مسائلی تازە هاتوۆتە پێشەوە لەسەرەوەی کەتر ئەمەش وەکوتمانە هیچی بە قازانجی معلوم نییە کە مەسەن کام هێز ئەتوانێت بیباتەوە کام ئەتوانێت دەوربینێ ڕاستە ئێستا جەماعەتی هاوپەیمانی هاوئاهەنگی توانیان ئەم کارە جۆرێک بەرنە پێشەوە سەدرێکان چۆتە دواوە و بەڵام ئەو لیژنەی هاوئاهەنگیە تاوافقیشیان کردووە یەکخەتن ئەیانێم کارە بکەن بەڵام وەکوتم چەند سەرەکە شتێککە بۆیە انتخاباتی ئەم دورێ معنای کە پێیاکات جۆرێککە
بۆ هەموو عێراقیش بۆ هەموو عێراق ولەما کاتەمەی کوردستانیش معلوم نییە کە ئەو لیستانەی کە هێزە سیاسیانە دروستیەکان چەند ئەتوانێت لە باری سیاسیوە پێش ئەوەی بزانین خەڵک دەنگایە دەنگنا چەند ئەتوانێت خۆی بونجێنێ بەڵام هەڵبەتە ئەم ئاڵوگۆڕە خەڵکی سەرسام کردووە خەڵک بشۆتە ناو چاوەڕوانیەوە خەڵک بۆ خەڵک لەگەڵ ئاڵوگۆڕەکانە چاوەڕێکە ئاڵوگۆڕەکان چی بەسەرێ نەوەک ئینتیخاباتەکە چێ دەرە چێ باتەوە هەر بۆ مەناشە ئەو هاژوژەی کە شاتوە عەبدوڵاحیەکە قسەیەکی دۆڕا و بێمەعنا و فقط هەموو خەڵک خسۆتە موقعیتێکەوە کە چاڕوانی انتخاباتێ بکە ئەوەی کە مەبەستی نییە ئەو ئاڵوگۆڕانەیە ئەوەی کە مەبەستی نییە مەسلحەتی خەڵکە ئەوەی کە مەبەستی نییە مەساری بۆسەکە بەرەوکوێ ڕوا فقط ئیدعاەکە بۆی کە انتخابات دەکرێت ئەم ئەچێ کورسی بدەزێرێ بەڵام بەشێکەوەی کە ئیشارەت لەوەوە کاریسەکەوەی کە نازانی پێم وانێ بتوان ئەم انتخاباتە بکەن ممکنە بیشیکەن من نازانم بەڵام عمومەن ئەوە نیشانەیە ئەم هەلومەرجە و ئەم دۆخە سیاسی و ئەم وەزەنا لەبارە بیشیکەن زۆر شکلیە بێ زۆر وەختێک ئەگەر لەسەر ئەم ئاڵوگۆڕانە تەوافقێکە تا ژێر بەژێر جۆرێک هێزە سیاسەکان تەوافق نەکەن ممکنە تا پێکدەدان دەبینیانە ڕووبە من نازانم بەڵام بەپێی ئەو هاوسنگی گۆڕینی هاوسنگی هێزەکان ئەکی دەکە ناتوانانی ینی ئەوان نفوزی خۆیان هەیە دەوری خۆیان هەیە کولی هێزێک ئەوان خۆچاڕ ناکەن عمومی خەڵک دەنگی بێت سا پێنجیش بچێت دەنگام کە ئەوان انتخابات کرا بەڵام ئەوە هاوسنگی هێزەکان پێش انتخابات ئەوە دیارێکە کە کامیان بەپێوەی ئەگەر جەماعەتی ئاوانگی توانیان کۆنتترۆلی ئەو ئاڕاست و پرۆسی کە خۆیان کردبێتیان هەڵبەتە ئەوان پەرلەمانی ژوات وا ڕێگە خەن وا دایە ڕێژن وا ئیتفاقن وا خەڵگە هێن نەمەدان مەدان وا هاژوژە دروستەکەن کە بتوانن هێزی یەکەمن بەڵام کوردستان معلوم نییە پارتی چیەکە پارتی لە بەرامبەر حکوومەتی عێراقا تا مثلا وەکو تۆوت لیژنیان چون هاتوچۆیان کرد مەسوول بەزانی خۆی ڕۆی مەسوول بەزانی هاواری کرد کە خۆشببینم گەشتبینم بەڵام معلومەکەوتا هاتوو پارێکیان بۆ دیاری کردوون پارێکیان بۆ 3 مانگ و حوسە بەرەو بە قەرز کامە وەکو قەرزە لەسان کە قەرزاری کەشن ئەمە مەحدودکردنەوەی پرۆسی حکومڕانیە لە کوردستانە ئەمە دەورەبینێ ئێستا بۆیە ناتوانین لە انتخاباتەکەەوە سەیری موقعەتی پارتی یەکێتی ئەو سیاسانی کەمڕۆ لە پێکهاتی حکوومەتی هەرێمان کە بۆ هەتا حکوومەتی هەرێم بوو بە حکوومەتێکی کاربڕێکەر پەرلەمانەکەشی هەڵ کراتەوە بوو بۆیە ئەم ئاراستەیە بەرەوچۆڕا انتخابات دیاری ناتوانێت دیاری بکە ئیلا ئەگەر ئەم تەوافقی هێزە سیاسیانە بە شوێنێک نەگات ئەی خەڵکی لەم نێوەدا ئەتوانن چی بکەن دۆخەکە بەم شێوەیە گۆڕاوە و ئەوەش خۆتان ڕوتان کردەوە کە لە کوردستان چۆنە و لە عێراق چۆنە و ئەوە شۆڕی هەڵبژاردنەکەیە بەڵام خەڵکی چی ڕێگەیەکی تری لە بەردەمدا هەیە دەستی بۆ بێت مڵێمە خەڵکی لە هەر زمانێکە لە هەموو ئەوزاعەکان لە تاریخینەوەیەک و لە داگیرکاری ئەمریکاوە بیگرە بە زیانی گوزەران و ژیان و ئایندەی خەڵک بووە بە ژیانی ئارامی بۆ خەڵک بە زیان بوو بۆ خۆشگوزەرانی بۆ ئازادی بۆ خواستەکانی بۆ دیزانی بۆ سەقرار هەست بە ئەمان بکە لە شوێنێکا کە ئەژی تەواوی لە دوایینەوەیەکەوە لە 2023ەوە ئەم واقعەتە جار لەگەڵ جار خراپتر بووە ئەم کێشمە کێشەوەی کە بەکوێگا چۆنەگا کاریسەی تیاقڵخێ بەزمی تیاقڵخێ بە زیانی خەڵکە لە هەموو ئەو مەرحەلانەیە خەڵک یەک ڕێگا هەیە شۆڕشکردن هەڵسانەوە بە ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو سیاست و نەخشانەی کە ئەحزابی بۆرجوازی ئەحزابی میلیشیا ئەحزابی قەومی ئەحزابی تائیفی ئەحزابی ئیسلامی ئەحزابی عروبە ئەحزابی کورداتی بە هێزی جەماوەری ئەبێ کۆتایی پێبێت و جێگە و ڕێگان هاتنە مەیدان شۆڕش بە معنای هاتنە مەیدانی دەخالەتی خەڵک لە دەسەڵاتی هاتنە مەیدانی خەڵک بۆ دەسەڵاتی سیاسی بۆ تهدیدکردنی ڕاستە و خۆی دەخالەتی ڕاستەخۆ لە ئایندە و دەسەڵاتی سیاسیە ئەمە بەدەستنێ ئەم واقعەتەم هێزە سیاسیانە ئاڵوگۆڕی تیاکەن گەمی سیاسی تیاکەن یاریەکەن بە چارەنووسی خەڵک یاریەکەن بە هاوسەنگی هێزەکانی خۆیان
جارێ بەدەست جەماعەتێک جار ئێستا بەدەست مەسەسە لە کوردستانە پارتی بوو بە هێزی یەکەم بوو بەوەی کە کوردستان زۆربەی ناوچەی زەرد و موقعیتی بۆ خۆی پیاکە بەڵام ئێستا خەریکە ئەویش ئەو موقعیتی نامێن و دابەزێ بەڵام هەتا ئەگەر مرکزیەتی بۆ کوردستانیش دروستکە بە قازانجی ژیانی خەڵک نێ وجودی ئەمانە گەورەترین زیانە بۆ ژیانی خەڵک بە بەدنەوەیان لە سیاسەتە بە دۆڕانیان بە شەڕیان بە ئارامیان هیچی بە قازانجی خەڵک نیە شۆڕش تەنها ڕێگەیە هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خڕۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە کە ئەتوانێت دەور و جێگەورەکەی دەخالەتی خەڵک بۆ لە دەسڵاتی سیاسیە بێنێتە مەیدان ئەمە بکرێ ئەمە سەرکەوتو ینی خەڵک خۆی مڕاقی بێ خەڵک خۆی جێبەجێکرد بێ خەڵک خۆی مشەرع بێ ینی هەموو ئەمانە یەکشت بن کە ئەسڵەکەی خۆشگوزەرانی و ئارامی و ئازادی و یەکسانی بێ بۆ ژیانی خەڵک عەدالەتی کۆمەڵایەتی بێ ئەمە نەبێ ئەنواع لەم ئاڵوگۆڕانە چەندها ئاڵوگۆڕی کەمان دیوە ئەم ئاڵوگۆڕانە قوربەسەری و کارەساتە بۆ ژیانی خەڵک. عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمسی کرێکاری کوردستان زۆر سپاس کە لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران. زۆر سپاس. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوەش بە ناردنی ئەو پەیام و سەرنج و تێبینیانەی کە ناردە. ئازیزان هەر لێرەشدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و شاد و سەرکەوتوو بن.